بەناوی خی گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵەزانم کە لە بەرنامەیەکی تری ژیان بە ئەندازە بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، لە بەرنامەی ئەم جارەماندا باسێک لە شێوازی بەرهەمێنانی هێلکە لە هەرێمی کوردستان بۆ ئێوە خۆشەویست دەکەین. وەکە زانن لە ماوەی پێشوودا نرخی هێلکە بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بوو و هاوڵاتیان ناچار بوون کە نرخێکی زۆر زیاتر بدەن بە هێلکە. وەکە زانن هێلکە پێداویستێکی سەرەکی ڕۆژانەی هاوڵاتیانە. هەر لەم بەرنامەیەدا باسێک و بەراوردێک لە نێوان جۆرەکانی هێلکە لە ڕووی ڕەنگ و تایبەتمەندیەوە. هەندێک جۆری هێلکەمان هەیە سپیە و هەندێکی ترمان هەیە ڕەنگی قاوەی یا سوورباوە. ئێمە هەموو ئەم باسانە لەم بەرنامەیەدا پشتیوان بەخوای گەورە بۆی خۆشەویست باز دەکەین وا ڕوونی دەکەینەوە. بینەرمە زۆر بەمان مریشک و هێلکە دەخۆین کە چەندین مادەی پتە و بەهێزیان تێدایە و سوودی لێ دەبینین بۆ کار و چالاکیەکانی ڕۆژانەمان. لە ئێستەدا مریشک لەلایەن مرۆڤەوە گرنگی زۆری پێدەدرێت و هەم بۆ گۆشت و هێلکەکەشی. گۆشتی مریشک بە گۆشتێکی بە سوود دادەنرێت لە چاو گۆشتی ئاژەڵەکانی تردا. لە کوردستانی خۆمان بەرهەمێنانی مریشک و هێلکە بە ڕێژەیەکی بەرچاو گەشەی کردووە. کەمی بەروبوومی ناوخۆیی و پڕنەکردنەوەی پێداویستیەکانی بازاڕ و پشتبەستن بە بەرهەمی هاوردە هۆکاری دامەزراندنی ئەم کارگەیە بوو. هەر بۆیە لە ساڵی 2013 بیرمان لە دامەزراندنی ئەم کارگەیە کردەوە کاتێک لە 120 پێداویستیەکانی دابین دەکرا. بەڵام بەهۆی نەبوونی پشگیری تەواو و کەمی بەرهەمی ناوخۆیی و پێداویستی زۆری هاوڵاتیان ئەم ناهاوسەنگیە دروست بوو. هەروەها لەبەر زۆری بەرهەمی هاوردە بەرهەمی ناوخۆیی تووشی زیانێکی زۆر بوو. ئێمە بڕوای تەواومان بە خۆمان هەیە کە سوود بگەێنین بە کۆمەلگا و کار دەکەین لە ناو وڵات لە بواری ئابووری و بڕواشمان وا بووە کە بەردەوامی بەم ڕەوشە ئابووریە بدەین و زیاتر پەرێ بدەین و لەگەڵەوەی کە توانە کەمەی کە هەمانە درێژە بە بەرهەمی ناوخۆیی و دابینکردنی پێداویستی هاوڵاتیان لە کوردستان و عێراق بدەین. ئێستا ئێمە بەرزترین ئاسمان توانای بەرهەمهێنانی لە 170 کە لە ئێستادا 450,000 پەلەوەر لەخۆ دەگرێت. پرۆژەکەمان ڕۆژانە توانای بەرهەمهێنانی 850 کارتۆن هێلکەی هەیە و دەتوانین بیگەینینە 1050 کارتۆن. بەڵام ئێستا ناتوانین ئەو زیادەیە لە بەرهەمهێنان بکەین. کاک دوکوێسریان حەزەکەم سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەین ئایا ئەم پرۆژەیە چۆن ئەم ڕۆژانە چین و چۆن دەسەکەن بە هەنگاوەکانی سەرەتا؟ بەڵێ بنای خی گەورە میهرەبان ئەم پرۆژانە وەکو سەرەتایی زۆر گرنگن لە بۆ هەرێمی خۆمان هەرێمی کوردستان لەلایەنی اقتصادیەوە لەلایەنی با بڵێن ئیجتیماعیشەوە کە هێڵی کاری زۆر دەرەخسێنی لە بۆ گەنجەکانی خۆمان بە هەموو بەشەکانەوە بەشی پزیشکی ڤێتێرنەری ئەندازیاری کشت و کاڵی بەشی سامانی ئاژەڵ بەشی کرێکار بەشی ئەندازیاری کەهرەبا ئەندازیاری مەدەنی کرێکاری ڕۆژانە لە هەموو توێژەکانی کۆمەلگا پێویستە. لەلایەنی اقتصادیەوە زۆر گرنگە بۆ ئەو پرۆژانە بۆ وڵات لەبەر ئەوەی مەوکو هێلکە پێداویستیی ڕۆژانەیە لە بۆ خانەوادەی با بڵێن خانەوادەی کوردەواری. پرۆژەکانی هەرێمی کوردستان ناتوانانی ئەو دابینکە ئەو کەمیە دابینکە کە پێداویستی ڕۆژانەیە پێویستکە لەو حالەتە ئێمە لە دەرەوە هێلکە بینین لە وڵاتی جیاواز ئێران، تورکیا، ئۆکرانیا، بەلجیکا. ئەمەش لە بۆ لایەنی تەندەروستی و لە بۆ لایەنی اقتصادی زەرەری هەیە لە بۆ هەرێمی یعنی با بڵێن لە بۆ وڵاتی خۆمانیان کۆمەلگای خۆم. زۆر باشە. بەرهەمێنانی شێوازی بەرهەمێنانی هێلکە لە کوردستانی خۆمان گەیشتە بە ئاستێکی بەرز یعنی بە چاو وڵاتانی
ترەوە بەڵێ وەکو کوالیتی گەشتوتە ئاستەکی بەرز لەوانەیە ئەگەر بڵێن بەرزتر لە وڵاتانی دراوسێک کە ئێمە هێلکەیان لێ هاوردۆ دەکەین بەڵام وەکو کوانتیتی وەکو حەجمی هێلکەی کە پێویستی ڕۆژانەیە نەخێت نەگەشتونەتە ئەو ئاستەی کە بتوانین با بڵێن بەشی بازاری خۆمان بکە یان بەشی نیوەی بازاری خۆمان بکە ئەگەر ئێمە بەراورد دەکەین لە نێوان هێلکەی شێوازی بەرهەمێنانی هێلکە لە کوردستان بەتایبەتی لەم شوێنەی ئێوەیە لەگەڵ دەرەوە جیاوازیان چییە لە ڕووی بەرهەمێنان یعنی هەمان هەنگاو هەمان خوتوەیە وەکو هەنگاوەکان هەمان هەنگاوە هەمان خوتوەیە بەڵام فەرق و جیاوازەکەی ئێمە کە پرۆژەک لە ناو هەرێمی کوردستانە یەکەم خاڵ ئەوەیە لەژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بڵێن وەزارەتی کوشت و کاڵ بەڕێوەبەراتی ڤێتێرنەری ئەو هێلکە بەرهەم دێ ئەوانەی کە لە دەروێ وڵات دێ ئیمە نازانین چۆن بەرهەم دێ ئەو مریشکە هەتا ئەو هێلکە بەرهەم بینی چ ئالێکێک دەخوا چ دەرمانێک بەکاردێنی ئەو ڤاکسینانە کە بەکاری دێنن ئایا نەخۆشی تێدایە ئەو مریشکە نەخۆشەکە هێلکە دەکە یان نەخۆش نییە ئەو مەشاکلەمان دەبێت طبعاً ئەگەر لە ناو وڵاتی خۆمان بەرهەم بێ باشترە وە کوالیتی هێلکەی خۆمان لە پرۆژەکانی خۆمان هیچ فەرقی نییە لەوانەیە باشتریش بێ لە ئەوانەی کە لە دەرەوە وڵات خۆشەویستان وەکە زانن مرۆڤ بە دڵنیاییەوە لە وەرزە جیاوازەکانە پێویستی بە سیستەمی هەواسازی هەیە جا لە وەرزی هاویندا پێویستی بە سیستەمی ساردی هەیە و لە زستانیشدا پێویستی بە سیستەمی گەرمی هەیە بە دڵنیاییەوە بۆ مریشکیش کە باسەکەی ئێمە ئەمڕۆ بەرهەمێنانی هێلکە بوو کە لە ڕێی مریشکەوە بە دڵنیاییەوە ئەم مریشکەش وەکو ئادەمیزاد وەکو مرۆڤ پێویستی بە سیستەمی ساردی و سیستەمی گەرمی هەیە بۆیە لەم شوێنەدا ڕەچاوی ئەوە کراوە کە لە وەرزی هاویندا بە دڵنیاییەوە پێویستی بە سیستەمێکی هەواسازی پێویستی بە سیستەمێکی ساردی هەیە بۆی هاوسەنگی لەشی بپارێزێت بۆ ئەمە بەستەش لەم شوێنەدا لە وەرزی هاویندا سیستەمێکی فێنکەرەوە سیستەمێکی ساردکەرەوە کە لە پشتی منەوە ئابینن کە ئەم سیستەمە بۆ خزمەتکردنی ئەم مریشکانەی لێرە کە سیستەمی هەواسازی سیستەمی ساردی لە ڕێی سیستەمێکی ئەیرواشێرەوە کە لە لای خۆمان سیستەمی پوشی وەکو سیستەمی موبەریدە ناسراوە تەنیا لە ڕێی ئاوێکی احتیادی و لە ڕێی فانێک و ماتۆڕێکەوە و ئەیرواشێر کە وتمان وەکو پوشی موبەریدەوە ئەیدا لێ و لێرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەواکەیەتە ژوورە و ئێستا شوێنەی کە منی لێم سیستەمێکی هەواسازی سیستەمێکی ساردی زۆر ڕێکوپێک کە شایەن بێت بە هاوسەنگی لەشی ئەم مریشکە لێرە بۆی تەرخان کراوە و بە دڵنیاییەوە سیستەمی گەرمیش لەم تەمەنەدا ئێستا گەورە لەبەرەوەی ئەم مریشکە گەورەیە پێویستی بە سیستەمێکی گەرمی وەها نییە ئەم خۆی ئەتوانێت لەشی خۆی گەرم کاتەوە بەڵام کاتێک ئەمە بچووک بووە لە سەرەتای دروستبوونیەوە ئەتوانرێت لە ڕێی سیستەمی غاز یان گازەوە دابنرێت و سیستەمی گەرمکەرەوەی بۆ دابنرێت. احنا اصلا يعني قلت لك احنا من ضمن الخطه مالتنا احنا نوصل پلانی سەرەکی ئەمە وایە کە ڕۆژانە 3500 کارتۆن هێلکە بەرهەم بێنین کە بڕەکەی دەکاتە 1.5 ملیۆن تا 2 ملیۆن هێلکە چونکە کارتۆنێک هێلکە لە بەرهەمی ناوخۆیی 40,000 دینار بکەوێت ناتوانین بیفرۆشین بە 25,000 ئەگەر دەوڵەت یان حکوومەت پشگیریمان نەکات. ئێمە بەرهەمەکان دەفرۆشین بە پارێزگاکانی هەرێم وەک هەولێر و سلێمانی و دۆک. هەروها بەشێکی بەرهەمەکەش ڕەوانەی شاری بەغدا دەکەین. لەبەرەوەی هاوردەکردنی هێلکەی تورکی و ئێرانی ڕادەی پێویستی تێپەڕاندووە بازاڕەکانی پڕ کردوێتەوە. سەرەڕای ئەوەش هۆکارێکی سەرەکین بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی سەلمۆنیا ئێمە وەک پیشەی پەلەوەرسازی زانیاریمان هەیە لەسەرەوە بەکتریایە. واگەر سەیرێکی نەخۆشخانەکان بکەین بۆمان دەردەکەوێت کە کەسانێکن تووشی هەوکردنی قۆڵۆن و ڕیخۆڵەکان بوون
بۆی ئەو مریشک و هێلکەی کە هاوردە دەکرێن. ئێمە خواستمانەوەیە کە بەرهەم زیاد بکەین بە شێوەیە کە مریشکی فرێش بۆ هاوڵاتیان دابین بکەین، نەک هاوڵاتیان پشت بە بەرهەمی هاوردەکراوە ببەستن. بۆ نمونە ئێمە ڕۆژانە 850 کارتوان هێلکە بەرهەم دێنین و هەمووی دەفرۆشین، هیچ لە بەرهەمەکانمان نامێنێتەوە، هەمووی سرف دەکەین. بەڵام بەهۆی نەبوونی یارمەتی بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆیی ئاستی بەرهەمێنانمان کەمی کردووە. لە پرۆژەکانی ئێمەدا چەندەها کرێکار کار دەکەن و بژێویان لەسەر و کاری ئێمێ. هەروەها پەلەوەری ئۆمەهات بەخێو دەکەین و پرۆژەی قەفەزیشمان هەیە. لە دوای ئەوانش پرۆژەی بەخێوکردنمان هەیە، واتە سێ هێڵی بەرهەمێنان لای ئێمە لە کارادایە کە بەمە ژمارەیەکی زۆر کرێکار و کارمەند لای ئێمە لە پارێزگای سلێمانی و هەولێر موچە وەردەگرن و بژێوی ژیانیان دابین دەکەن کە نزیکەی 250 خێزان دەبن. ئێمە لە پرۆژەکانماندا وەک کاری لۆجستیک کە مادە سەرەکیەکانی پرۆژەکە دەکات هاوردە دەکەین، کڕین و فرۆشتنی پێوەکەین. لەم بوارەشدا چەندان کەس سوودمەند دەبن. بەڵام بە هاوردەکردنی بەرهەمی دەرەکی کێبڕکێکی نابەجێ دروست دەبێت بەرامبەر بە بەرهەمی ناوخۆی. لە کاتێکدا بەرهەمی ناوخۆی کوالەتی باشترە و بەرهەمی ئێمەش چەندەها دەستی کار سوودمەند دەبن لی. هەموو کڕین و فرۆشتنەکانی ئێمە بە دیناری عراقی و داوا لە حکوومەتیش دەکەین کە پشتگیریمان بکات. اكو هواي امور احنا نطلب من الدوله. کاک دکتۆر زریان، من پرسیارێکی زۆر سەرەتایی بکەم. هێلکە چۆن دروستە؟ طبعا یان چۆن بەرهەم ئەهێنرێت دەگە بەڕاستە؟ هێلکە مریشێکیان بڵێن تەیر بەعام لەوانەیە لە ئاژەڵەکانیش بەعام هێلکە دروست دەبێت لە ناولەشی ئەوە وەکو با بڵێن لە غەیری طیورەکان وەسیلەکە لە بۆ زیادبوون خۆت دەزان، ینی هێلکە لە ناو مەیەکەیە و تۆیەکە با بڵێن تەلقیح دەبی ئەو هێلکە و دەبتە بەزکەک ئەوە لە حیوانی گەورە. بەڵام لە تەیرەکان یعنی نەعمەتێکی خوایە کە ئەو هێلکە بە شێوەک دێتە دەرێ لەو مریشکە دەتوانین بەکاری بینین لە بۆ خواردن پێداویستی ڕۆژانە. شێوەی دروستبوونی هێلکەکە طبعاً بە مەراحلی کەم کەم هەتا ئەو هێلکە دەردەسی. ئەمێ باسی ئەو مریشکانە بۆکەی کە ئەکەونە وەختی ئەوەی کە هێلکە بکەن، یعنی بۆ نمونە کاتێک تۆ بە دڵنیامە جوشکێکی پشکۆلێ گەورە بێت بۆ لە چەند هەفتەیەوە دەستەکا بە هێلکەکردن وە لە چەند هەفتەیە کۆتایی پێێنێ بە سوورەکە. طبعاً ئەو پرۆژانەی پرۆژی بەرهەمهێنانی هێلکە لە دوو بەش پێک دێت، بەشەکی بەخێوکردنی مریشک و بەشەکی بەرهەمهێنانی هێلکە. بەشی بەخێوکردنی مریشک لە جووسکەی یەک ڕۆژیەوە ئێمە جووسکەکان وەردەگرین، دەڕۆین بەخۆمان دەچین لە بۆ هەلهێنەرەکان وەردەگرین. هەندێک نەوعی ڤاکسینمان هەیە، ئەنتیبایۆتیکمان هەیە تایبەتە بەکاردێنین. ماوەی بەخێوکردنی ئەو جووسکە دەست پێ دەکات لە یەک ڕۆژ بۆ ماوەی 17 هەفتە تقریبا. ئێمە لە 16 بۆ 17 هەفتە دەگوازینەوە لە بەشی بەخێوکردن لە بۆ بەشی بەرهەمهێنانی هێلکە. لە 18 هەفتەوە دەست پێ دەکات یەکەم هێلکە دەست پێ دەکات. حەزمی بچووکە فەرق ینی وەکو ئەو وەکو شێوازی ئەو هێلکە نیە، بچووکترە، ڕەنگی لەوانەیە کاڵتر بێ بچووکتر بێ. بەڵام هێلکەشی تەواوە زەردێ نەسبێنە کامل هێلکەشی تەواوە لە بۆ 20 هەفتەی نسبەی ئینتاجی با بڵێن قەتیعەکە دەکاتە 150 پاش 10 هەفتە زیاد دەبی بەرەو 195 حەسب گایدی ئەو. لێرە کۆمەڵە قاعەتان هەیە، یعنی بۆنە هەر قاعەیەک ئەو مریشک و جوچکانەی پێکەن کە هاوتەمەنن یان تەمەنی جیاواز دەبێت قەتعاً دەبێت قاعەکە یەک تەمەن بێت. بەس ئێستا من ئەبینم یعنی لێرە هێلکەی قەبارە گەورەی تیاوە هێلکەی قەبارە بچووکیشی تیاوە بۆ شێگەڕێتەوە. بەڵێ طبعاً ئەتوو لەو قاعەیە لەوانە ئێستا نزیکی 60,000 مریشک هەبێت. 60,000 مریشک نسبەتی تەباین اختلافمان هەیە لە وەزنەکان. مثلا مریشکم هەیە وەزنی لە بیدایەتی ئینتاجەوە با بڵێن کیلو 400 450 کیلو 500. یەک حەزمی هێلکەکە اختلاف دەکات بە نسبەتی حەزمی ئەو مریشکە بە اختلافەکی بەسیتە زۆر نییە. دوم شت ڕۆژانە ئەو مریشکە چەندی ئالێکی دەخوا خواردنەکەی. مریشک هەیە لەوانەیە بە غرام کەمتر بخوا زیاتر بخوا. زائدەن تەکوینی قەناتی با بڵێن سیستمی جیهازی هێلکەی
ئەوەش فەرق و جیاوازیی بەکەم هەیە ئەوها دەکە هێلکەکان زۆر بەکەمی فەرق و جیاوازیەکی هەیە. کاکتۆر زیران بە شێوەی گشتی باسی ئەم قەعەمەوە کە ئەم قەعەی ئێوە لە چی پێک دێت؟ قاعە ئێمە یەکەم جار با بڵێن وەکو میکانیکی طبعا ئێمە ئەتۆ قاعەکە دەبینی قاعەکان سیستمی مغلقە تەواو یعنی 100% قەپاتە ئەوە پێویست دەکا ئەو هەوایە کە دێتە ژۆرێ هەواکە پاک بێت و پلەی گەرمی هەواکە گونجاو بێت بۆ ئەو مریشکە زستان هاوین ئێمە مەسەلەن زستانان دەبێت گەرمە یعنی گەرمیکەین هەواکە و زستانان دەبێت سارد بکەوە بەعکسەوە لە هاوین دەبێت هەواکە سارد بکەینەوە و لە زستان دەبێتکە جەوی ناو قاعەکە گەرم بکەینەوە زایدەن سیستمی ئاومان هەیە بەکاردێت طبعا ئاوەکەش دەبێت گونجاو بێت بۆ ئەو مریشکە بۆ خواردنی ئاژەڵ ئەمەکو سیستمی هەوا و سیستمی ئاو زایدەن ئەو نیزامە کە دەبینی لە بەخێوکردنی مریشکی هێلکە چەند جۆرەکمان هەیە جۆرمان هەیە عاردی لەسەر عارد مریشک بەخێو دەکرێت جۆرە جێی ئەوە هەیە لانەی مریشەکەی هێلکە لە ناوی دەکا ئەوانە یعنی باشی و خراپی خۆی هەیە ئەم سیستما پێی دەڵێن سیستمی کەیجز ئەقفاس کە مریشکەکە لە ناو قەفەس بەخێو دەکرێت قەفەسەکان قیاساتی تایبەتە لە 6 مریشک هەتا 8 مریشک دەتوانین لە ناوی دانێن باشەکانی ئەو سیستمە چیە یەک دەتوانین لە گچکەترین مەساحەوە زیاترین مریشک بەخێوکەین دوو ئەو نەخۆشیانەی کە لە مریشکی عاردی هەیە بەهۆی عاردەکەوە کە جق نەدەکات لەسەر عاردەکەی خۆی و لەسەر دادەنیشی ئەوانە لەلا ئێمە ڕوو نادا ینی خڕکردنی جقنەکەمان ڕۆژانەیە سیستمەکمان هەیە قایشە لە بن مریشکەکان کە ئەوەی ینی کە جقنەی کرد دەیبا لە ئاخری بەتاڵ دەکرێت و دەتوانین لەوە ئیستیفادە بکەین بۆ دروستکردنی سەماک بە شێوەیە عاردێکردنی سێەم ئەو هێلکە کە بەرهەم دێ لە مریشکی با بڵێن بە خێوکردنی سەرعارد هێلکەکە ئەو هاپاک نابێت دائما پیس دەبی بەهۆی ئەو عاردە مەسەلەن پیسە ڕوتوبەیە ئاو دەڕژێ ئەو شتانە و خڕکردنەوەی هێلکەکە لەو سیستەمە باشترە نسبەی شکاندنی هێلکە سەریعترە جوانتر بەخێو دەکرێت. ئەو ئالیکەی پەلەوەرەکان دەیخۆن لە پرۆژەکانی ئێمەدا بەکاردێهێن ڕووەکیە هەمووی لەو کارگانەی کە علەفی خۆماڵی لێ بەرهەم دێنرێت و زۆرترینی هی خۆمانە علەفەکەش لە 100% ڕووەکیە ئەمە ژوا دەکات تامی پەلەوەرەکە و هێلکەکەش خۆش بێت ئەم پرۆژەیە لە سەرەتای دەستپێکردنی تا دەگاتە کۆتایی بە ئامێری ئۆتۆماتیکی کار دەکات و بە هیچ شێوەیە کاری دەستی تێدا ناکرێت ئامێرمان هەیە بۆ پاکشکردنەوەی هێلکەکان بەکاردێنرێت چونکە هەموو هێلکەیەک لە کاتی هاتنە دەرەوەدا بەکتریا و خوێن هەڵدەگرێت بۆیە پێویستە پاکش بکرێتەوە تا دەگاتە ناو ئەو کارتۆنی کەتیدا هەڵدەگیرێت هەروەها ئەم جۆرە پرۆژەی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زۆر کەمە تەنیا لای ئێمە هەیە و ئامێرەکانیش تەنها لە کوردستاندا هەنوو دەست دەکەون لە ناوچەکانی تری عێراق نین بەو ئامێرەش دەگوترێت ئامێری جیاکردنەوە هەروەها ئامێری تاقیگەی پشکنینمان هەیە کاگەر بمانەوێت دەتوانین هێلکەکانمان بپشکنین و ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی لەگەڵ وەزارەتی کوشت و کاڵ بەشی ڤێرتەرنەری جێبەجێ بکەین و پەیوەندیەکی بەهێزمان هەیە لەگەڵیانە هەروەها ئێمە پشکنینی بەردەواممان هەیە کە ڕۆژانە و مانگانە ئەنجامی دەدەین هەروەها هیچ شتێکی شاراوەمان نییە و بەردەوام لە پەیوەندیدان بەردەوام بەرهەممان هەیە بە هیچ شێوەیەک ناوەستێت ئەگەر نرخەکانیش بەرز ببێتەوە و هەروەها باسمان کرد بەرەمەکانی ئێمە پاکراوەیە بە هیچ جۆرێک دەستی بەرناکەوێت و ئالیکە ڕووەکیەکان دەرخواردیان دەدەین کامەش سیستەمێکی جیهانیە کە پێڕۆ دەکرێت لەلایەن یەکێتی ئەوروپاوە لە زۆربەی وڵاتانی تری ئیتالیا و ئیسپانیاش هەمان سیستەم پەیڕۆ دەکرێت و هاتن سەردانیان کردین و پرۆژەی ئێمە جێگەی سەرسامی ئەوان بوو واروەها ئێمە نامانەوێت جێی سەرسامی بین بەڵکو دەمانەوێت پێشەنگ بین چونکە لەم کاتەدا لە 140 پێداویستیەکانی عێراق دابین دەکەین و پێویستە بەرەمێنەران یەک بگرن تا بتوانن نرخ دیاری بکەن و بە کەمترین نرخ
بەپێی پێداویستی ناوخۆ بیفرۆشین بۆەوەی ببین بە بەرهەمێنەرێکی باش أقل بۆ الأسعار وڵاتەکەمان. مع اقتصاد واستثمار محلي ناجح بهذا الشكل. کاک دکتۆر ئەمە باس لەم قایشە لەم بێڵکۆنڤارە لەم گوێزەرەوەم بۆ بکەی هێلکەکانە گوێزێت. بەڵێ ئەمە شێوەی پێشکەوتووە وەکو وڵاتەکانی پێشکەوتەکان کە باسمان کرد جاران ئەوها نەبوو دەبا کرێکار بچی ڕۆژانە یعنی لە ڕۆژەکە دووجار بەدەست تەبق لەگەڵ خۆی ببا هێلکە خڕکا و طبعاً ئەوە مەشاکلی خۆی هەبوو وەکو با بڵێن وەکو کات وەکو کرێکار کە زیاترمان پێویست بوو. ئێستا ئەو شێوە ئۆتۆماتیکە با بڵێن ئەو گوێزەرە هێلکەکان دێنی لەو بەشەوە کە دێ کە مریشەکان هێلکە دەکەن دێتەوە خوارێ دێتە ناو ئەو قایشە بچووکە کە لێرەوە دیارە ئەوانەش دێ لە بۆ ئەوە ڕەبتە لە بینی قاعەکانەوە دەچێتە با بڵێن مەخزنی هێلکە لەوێکە هەموو دەستگاکان ئۆتۆماتیک نعین دەستی مرۆڤ هەموو دەستگاکانی سەعەت وەکو ئەوی دەبینی ئەگەر بەخۆمان فەحسی هێلکەکان بکەین ئەگەر هێلکەچی طبیعی نبینی مەسەن غێر طبیعیە ڕەنگەکەی شکلەکەی لە ترسی مەسەلەن پێشوەخت ئەگەر ناوکو نەخۆشیێک ڕووبدا لە بۆ فەحسی وەنا دەستی مرۆڤی لێ نادا دەستە بەشەکی دیکە لەوێ هێلکەکان دوودا دەکرێنەوە بە جۆرەی وەزنیان یان با بڵێن بە زۆرەی حەزمیان ئەو وەزنیان 23 کیلۆ حسب حەزمی طبعا کارتۆنە کە کارتۆنەکە پێ کاتی لە 360 هێلکە حسب وەزنەکان کە لە لامان هەیە 25 کیلۆ 23 کیلۆ 28 کیلۆ و هەمانە هێلکەی دوو زەردێنشمان. کاک دکتۆر ئەمە باس لە ڕەنگی هێلکەکەین جیاوازی چیە لە نێوان هێلکەی سوور و هێلکەی سپیە هەم لە ڕووی تایبەتمەندیەکەشیەوە. بەڵێ هێلکەی سپی ئەوە یەک لە ئەوانەیە کە هێلکێکی سپیمان یان ڕەنگەکەی جیاوازە مەسەڵەن ئێستا ئەو ڕەنگە وەکو پێک هاتە هێلکەی سپی لەگەڵ هێلکەی قاوایی هیچ فەرقی نییە یەک قیمە غیدایی تێدا یعنی یەک فیتامیناتە مەنیرەڵزە هەمووی پرۆتینە وەکو یەکە هیچ فەرقی نییە بەڵام دەمینێ ڕەنگی مریشکەکە مریشکی کە هێلکەی قاوایی بەرهەمدێ فەرق و جیاوازیی هەیە لەگەڵ ئەو مریشکەی کە هێلکەی سپی بەرهەمدێنی تەنها ڕەنگی تۆکڵەکەی فەرقی هەیە هیچ جیاوازیەکی نییە جیاوازیەکە لە ئەو مریشکەیە کە ئەو هێلکە بەرهەمدێنی ئستاوەتە وەکو ئەوەی دەبینین مەسەلەن ئەو مریشکە لەوانەیە ڕەنگی کاڵتر بێ لە ئەو مریشکەکە ئەو هێلکە بەرهەمدێنی مریشکی سپی هێلکەی سپی بەرهەمدێنی مریشکی قاوای هێلکەی قاوای ئەوەی بەدەستەوە لە هێلکەی دوو زەردێنات. بەڵێ لەوانەیە هێلکەی دوو زەردێنە کاک دکتۆر دوای گواستنەوەی ئەم هێلکانە بەسەر ئەم قایشانەیە ئەچێتە کوێ؟ لێرەوە ئەو با بڵێن ئەو گوێزەرە دەیباتە بەشەکمان هەیە کە ئەو هێلکانە وەکو باسمان کرد جودا دەکرێتەوە بە حەجم و وەزنەکانی یعنی مەسەڵەن هێلکەمان هەیە گەورەترەوە بچکەکە نانە ئامێرە جودا دەکرێتەوە و دابەش دەکرێت بە زۆرەی حەجم و وەزنەکانی لەبەر ئەوەی سعریان جیاوازە طبعا ئەو هێلکەکە حەجمی گەورەترە لەگەڵ ئەو هێلکێکە حەجمی دچکەترە سعریان جیاوازە دابەش دەکرێتەوە دەخرێتە ناو تەبەقی تایبەتی خۆی و لە ناو کارتۆنی خۆی پاشان دەستەوە بەڕات طبعا بەڕات دەبێت ساردکەرەوەکان دەرەجەی حراری یعنی با بڵێن یەکسانبی لە ناو هەموو بەشەکە ناوەکو جەیەک گەرمبی جەیەک ساردبی سەرەوە مەسەڵەن گەرمبی ئیتر بەو شێوە ینی خڕ دەکرێتەوە دەنێرێتێتە بازار. کاک دکتۆر ئەم هێلکانە چۆن تێست دەکرێن چۆن فەحسەکرێن؟ وەکو خۆمان وەکو شەریکە تەنها فەحسی فیزیایی لە بۆی دەکەین یعنی شێوەی هێلکەکە ڕەنگی با بڵێن کوالیتی تۆکڵەکەی ناوەکەی بە شێوەی فیزیایی فەحس دەکرێت. لە چەند هێلکە بۆ نمونە فەحسەکەن تێستەکەن؟ ئەمە لە بەشی ئەو بەشەی کە هێلکە خڕ دەکەن تێست دەکەن مەسەلەن لەوانەیە لە کارتۆنە کە مەجموعی کولی ئەو هات مەسەلەن کە گوێزەرەکە دەینی یعنی عەدەدەکی ثابت نییە فەحس دەکەن یان ئەگەر هێلکەی غێر تەبیعیان دیت جودای دەکەنەوە پزیشک ببینی ئەگەر مشکلێکمان هەیە مەسەلەن نەوە خوانەکە کێشەکمان هەبی لە ناو قاعەکە.
پێویستە لەسەر حکوومەت یارمەتی دەربێ لە عێراق و بەگشتی و لە کوردستانیش بەتایبەتی پەرە بدات بە کردی کوشتوکاڵ داوا لە بەرپرسانی حکوومەت دەکات کە ڕوبەڕوو لە تەلەڤیزیۆنەکان چاوپێکەوتن ئەنجام بدەین و پێمان بڵێن کە بۆچی پەرە بە کردی کوشتوکاڵی نادرێت لە کوردستان و لە عێراقیش کاری حکوومەتەوەیە پارێزگاری لە بەرهەمی ناوخۆ بکات هاوسەنگی ڕابگرێ لە نێوان بەرهەمی هاوردە و بەتایبەتی بەرهەمی ناوخۆ بە چاودێریکردنی سنوورەکان هەروەها حکوومەت دەتوانێت پشگیری جوتیار بکات بۆ بەرهەمێنانی پەلەوەر کە ئەوانیش دەتوانن یارمەتی ئێمە بدەن چونکە ئێمە ئەو بەرهەمەی جوتیاران ئێمە بەرهەمی دەهێنین بەرهەمێکی ناوخۆییە وەک گەنمەشامی و گەنم لە بریەوەی لە دەروی وڵات بیهێنن باهی ناوخۆ سەرفکەن باهی ئێمە سەرفکەن ئەگەر کەمێکیش پێویست بوو بە هاوردە بکەن واتە بە پێی پێویست هاوردە بکرێت بۆی بتوانین لە ماوەی 5 ساڵدا پلانێکمان هەبێت و پێویستمان بە هاوردەی دەرەکی نەبێت وڵاتانی دراوسێ زەویەکانیان لە هی ئێمە باشتر نین بەڵام خۆیان بەرهەمی کوشتوکاڵی خۆیان بەخێو دەکەن و ئەگەر زەویەکانی ئێمە لە زەوی ئەوان باشتر نەبن ئەوە خراپتر نین ئەگەر حکوومەت هەر نەتوانێت پشتگیریمان بێت خۆ دەتوانێت لە ڕێی وزەوە هاوکارمان بێت و سوتەمەنیمان بۆ دابین بکات هەروەها کاری ڕۆژانەمان بۆ ئاسان بکات و ڕۆتین کەم بکاتەوە بۆ بەرەمێنەران کە ئەوەش کاروبارێکی کۆنە و دەتوانن بیگۆڕن بە سیستەمێکی پەیڕۆکراوی تازە هەروەها چونکە ئێمە ڕۆژانە پێویستمان بە کاری خێرا هەیە بەرەو پێشچوونی پرۆژەکەمان پێویستیانە چونکە پرۆژەکانمان بەرهەمی استراتیژی تەبەنی دەکات زۆربەی جار لە فەرمانگە حکومیەکانی حکوومەت ڕۆتینێکی زۆر ڕوبەڕووی مامەڵەکانمان دەبێتەوە بۆ نمونە حکوومەت دەتوانێت مەوادی سەرەتایی لە جیاتی ئێمە هاوردە بکات و پشگیری هەموو پرۆژەیەکی گەورە بکات کە استراتیژی بن کە پێشتر دەکرا ئەمەش دەبێتە هۆی کەمی تێچوون بۆەوەی نرخەکانمان بۆ دیاری بکات هەروەها تەنها نرخمان بۆ دیاری بکات نەک تەنها نرخمان بۆ دیاری بکات و پشگیریمان نەکات نرخێک بێت لە تێچووەکەی زیاتر بێت نەک کەمتر ئێمە تموحی زۆرمان نییە لەوەی کە قازانجێک بۆ خۆمان بکەین بۆ نمونە نامانەوێت $10 لە هەر کارتۆنی خێر بکەین بەڵکو $2 ڕازیمان دەکات. ئامۆژگاری من بۆ هاوڵاتیانی بەڕێز ئەوەیە کە حتا بتوانین هێلکەی خۆمانە بەکاربینن طبعاً باشیەکانی کە باسمان کرد زیاترە لەوەی مەسەلەن فەرقی نرخەکەی باسکەین لەگەڵ هێلکەی هاوردە ڕاستە هێلکەی هاوردە زۆر هەرزانترە بەڵام شێوەی بەرهەمهێنانەکەی شێوەی گواستنەوەی شێوەی خەزنەکەی کە چۆن خەزن کرا و چەند ماوەی بەرهەم هاتی ئێمە نازانین لە ژێر چاودێری ئێمانە طبعاً ئەو هێلکە باشترە لە ژێر چاودێری وەزارەتی کوشتوکاڵ و بەڕێوەبەراتی ڤێتێرنێرەکان بەرهەم دێ و هەموو کات دەتوانن سەردانکەن و تاقیکەنەوە کە ئەگەر کێشەی هەبێت.